بوونەوە جەماوەریەکان لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان لە باشوور مەبەستم لە باکوور لە ڕۆژهەڵات پشتیوانیەکان بەردەوامە بۆ بەرخودانی کوردانی ڕۆژئاوا ئەمەجگەلەوەی کە دەستگای میدیایی کورسات وەک هەمیشە لە ماوەی ڕابردوودا و لە ئێستاشدا کەمپینێکی ڕاگەاندووە بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان لە ڕۆژئاوای کوردستان. باشە کەمپینی دەستگای میدیایی کورسات بۆ کۆکردنەوەی هاوکاری کۆمەکە لە شار و ناوچە جیاوازەکان ئەم کەمپینە ڕاگەندراوە. جا من میوانێکم هەیە بە سوپاسەوە لە شاری چەمچەماڵ کە باز لە کەمپینەکەی دەستگای میدیایی کورسا دەکەین. با سوپاسەوە لە چەمچەماڵ بەڕێز سۆران بابا ئەمینم لەگەڵایە بەڕێوەبەری سەنتەری چالاکی گەنجانی شۆڕشی ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان. کاک سۆران بەیانیت باش کەمپینەکە چەند ڕۆژە لە چەمچەماڵ یاخود بڵین لە ناوچەکانی دەوروبەری چەمچەماڵ دەستی پێکردووە کەمپینەکەی دەستگای میدیایی کورسات بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان لە ڕۆژئاوای کوردستان. سڵاوتان دەبێ و بەیانیتان باش. دیارە ئەمڕۆ دەستگای میدیایی کورسات و ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان کەمپینی یەکدەنگ بۆ ڕۆژئاوایان ڕاگەیاندووە. ئەمڕۆ پێنجەم ڕۆژە کەمپینەکەمان بەردەوامە. ئەم کەمپینە بۆ کۆکردنەوەی هاوکاریە بۆ براکانمان لە ڕۆژئاوا. ئەم کەمپینە بەردەوام دەبێت تا کاتێکی نادیار بۆ کۆکردنەوەی هاوکاری زیاتر بۆ براکانمان. بەڵێ کاک سۆران ئەم کەمپینە کە لەلایەن دەستگای میدیایی کورسات و ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستانەوە ڕاگەنراوە کاردانەوەی چۆنە لەسەر ئاستی بۆ نمونەش چەمچەماڵ بێت یاخود ناوچەکانی دەوروبەری بێت ئەم دڵسۆزی دەستگای میدیایی کورسات و ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان چۆن هەڵەسەنجێنی؟ سوپاس بۆخوا خەڵکی چەمچەماڵ و ناحیەی شۆڕژ بەدەم داواکاریەکەمانەوە هات و بەدەم کەمپینەکەمانەوە هات. ئەوەش وای کردووە کە خەڵکێکی باش سەردانی کەمپینەکەمان بکە بەهۆی ئەوەی کە ئازانن دەستگای میدیایی کورسات و ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان بە دەستێکی ئەمینەوە هاوکاریەکانیان دەگەێنن بە برایانمان لە ڕۆژئاوا. بۆیە بە بەردەوامی خەڵکێکی زۆر سەردانمانەکەن و هاوکاریەکانیان دەگەێنن بە ئێوە. بەڵێ باشە کاک سۆران هاوکاریەکان بە چ شێوازێک بە چ میکانیزمێک ئەگاتە دەست ئێوە؟ هاوکاریەکان ئێمە تەنها کۆکردنەوەی مادی کۆکەینەوە بۆی بە ئاسانترین شێوە بگاتە دەستی براکانمان. ئێمە ڕۆژانە لە کاتژمێر 9 بەیانی تا سعات 5 بۆ 6 ئێوارە ئێمە لە خزمەتی هاوڵاتیانی سنووری قەزای چەمچەماڵا بین بۆ کۆکردنەوەی هاوکاریەکان. باشە کاک سۆران چەند بنکە دانراوە لە چەمچەماڵ یاخود لە دەوروبەری چەمچەماڵ بۆ کۆکردنەوەی هاوکاریەکان؟ هاوکاریەکانی دەستگای میدیایی کورسات و ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان لە سەنتەری چالاکی گەنجانی شۆڕشە لە ناحیەی شۆڕژ لە نزیک سەرۆکایەتی شارەوانی شۆڕشین. ئێمە ڕۆژانە لەوێ پێشوازی لە گەنجان و کەسایەتی و مامۆستایانی ئاینی و چین و توێژەکانەکەین بۆ کۆکردنەوەی هاوکاریەکان. خۆشبەختانە ئەوانیش بەدەستێکی ئەمین ئەیگەینە کەمپینەکەی ئێمە و دواتر ئێمەش بەدەستێکی ئەمینەوە ئەیگەێنینە برایانمان لە ڕۆژئاوا. باشە کاک سۆران شێوازی نردنی هاوکاریەکان چۆنە بۆ ڕۆژئاوای کوردستان ئەگەر بۆمان باس میکانیزمێکی تایبەت بە هەم دەستگای میدیایی کورسات هەم بە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان بە لیژنەیەکی تایبەت دەیگەینە ڕۆژئاوای کوردستان لە ڕێگەی ئەوانەوە ئەگاتە ڕۆژئاوای کوردستان و دابەشەک دێ بەسەر برایان و خوشکانمان لەوێ. بەڵێ باشە کاک سۆران لایەنە پەیوەندیدارەکان تا چەند هاوکارتانن لە کۆکردنەوە و گەیاندنی کۆمەک و هاوکاریەکان بۆ ڕۆژئاوای کوردستان؟ سوپاس بەخوا بەڕێوەبەری ناحیەی شۆڕش هەمیشە لەگەڵمانە و پشت و پەنامانە. بەڕێوەبەرایەتی عەفوەن قایمقامێتی قەزای چەمچەماڵ هاوکار و پشتیوانمانە و بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ هەستا و بانجامدانی کۆمەکێک لە نێو قوتابخانەکانە بۆ برایانمان لە ڕۆژئاوا و لە ڕۆژانی داهاتوودا بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ ئەو کۆمەکانەی کە کۆکراوەتەوە لە نێو قوتابخانەکانە ئەیگەێنن بەدەستی ئێمە و دواتر ئێمەش لە ڕێگەی دەستگای میدیایی کورسات و ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستانەوە دەیگەینە براخوشکانمان لە ڕۆژئاوا. باشە کاک سۆران پەیوەندی و هەماهەنگیتان لەگەڵ شار و ناوچەکانی تری ئیدارەی گەرمیان چۆنە سەبارەت بە کۆکردنەوەی هاوکاریەکان؟ هیچ هەماهەنگیەکەیە یاخود
بنکەی جیاواز بۆ نمونە لە کفری هەیە لە کەلار هەیە لە ناوچێکی تر هەمە هەنجەکە بە شێوێکی گشتی چۆن ئەگەر باسکوی بەڵێ ئێمە وەکو دەستگای ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لەگەڵ دەستگای میدیای کورسان لە شار و شاژەشەکان کەمپینمان هەیە بۆ نمونە لە کەلار هەمانە لە خانەقین هەمانە لە کۆیا هەمانە لە سلێمانی هەمانە لە دەربەنی خان هەمانە لە ناحیە شۆڕش هەمانە کە ئێمە بەردەوام لە شار و شارۆچەکان بەشداری ئەم کەمپینەمان کردووە بۆ هاوکاری بۆ برایانمان. بەڵێ باشە کاک سۆران کاردانەوەی هاوڵاتیان چۆنە بەرامبەر ئەم کەمپینە ئەوەی من بزانم ئەوەی من ئاگادار بم ڕۆژانە هاوڵاتێکی زۆر سەردانی ئەو بنکاناکەن کە کۆمەک و هاوکاری تیا کۆکرێتەوە بۆ کوردانی ڕۆژئاوا. وەکو چۆن هەمیشە لە ڕابردوودا دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان متمانەیان هەبوو لە نێو خەڵکدا بۆیە ئێستاش لەم کەمپیندەدا خەڵکێکی زۆر لە هەموو چین و توێژە جیاوازەکان سەردانی کەمپینەکەمانەکەن و ڕۆژانە کە هاوکاریەکانیان نەگەێننە ئێمە خۆشبەختانە کە ئەبینین لە پلە سەربازیەکانمان لە مامۆستایان لە مامۆستایانی ئاینی لە گەنجان لەو گەنجانەی کە پێشووتر لە سنتەری گەنجان خولیان بینی و ئێمە خزمەتیانمان کردو ئەوانیش ئێستا هاوکاری و شتەکانیان دێنن بۆ ئێمە هاوکاریەکانیان دێنن بۆ کەمپینەکەی ئێمە بۆی بتوانین ئێمەش بەدەستێکی ئەمینەوە بیگەینە براو خوشکانمان لە ڕۆژاوە. باشە کاک سۆران باسی مامۆستایانی ئاینیت کرد من مەبەستمە بزانم ڕۆڵی مامۆستایانی ئاینی چۆنە سەبارەت بە هاندانی هاوڵاتیان بۆ هاوکاریکردنی خوشک و براکانمان لە ڕۆژئاوای کوردستان هەرچەنەوەی ئێمە ئەیبینین کە بە شێوەیەکی خۆڕسکانەیە هاوڵاتیان بەویستی خۆیان ئارەزومەندانە هاوکاری خوشک و براکانیانەکەن لە ڕۆژئاوای کوردستان ئەمە جگەلەوەی ئێمە ڕۆژانە بەدەیان ڕێپێوان ئەبینین لە شار و ناوچە جیاوازەکان یاریمی کوردستان وەک پشتیوانیەک بۆ ڕۆژئاوای کوردستان. بەڕێوەبەرایەتی ئەو خافی چەمچەماڵ بە نووسراوی ڕسمی داوای لە هەموو مزگەوتەکانی سنووری قەزای چەمچەماڵ کردووە کە لە ڕۆژانی جومعەیە خودبە تایبەت بکەن بە ڕۆژئاوا و لەگەڵ ئەوەیشا داوایان کردووە کە بەدەم کەمپینەکانەوە بچن و هاوکاری بگەینە کەمپینەکان و مامۆسایانی ئاینی لە سنووری قەزای چەمچەماڵ خۆشبەختانە زۆر بە دڵسۆزانە هاتوونە پێشەوە هاوکاریەکانیان کۆکەنەوە بۆ برایان و خوشکانمان لە ڕۆژاوە. باشە کاک سۆران هاوکاریەکان بۆ نمونە لە چەمچەماڵ یاخوتەر ناوچێکی تری گەرمیان بێت هەمووی کۆ ئەکرێتەوە دواتر ڕەوانەی سلێمانی ئەکرێت بە یەکجار ئەنێرێ بۆ ڕۆژئاوای کوردستان یاخود میکانیزمێکیکە هەیە سەبارەت بەناردنی ئەو کۆمەک و هاوکاریانە بۆ ناوچە جیاوازەکانی ڕۆژئاوای کوردستان. ئەو هاوکاریانەی کە کۆ ئەکرێتەوە لە شار و شارۆچەکان بەدەستێکی ئەمینەوە دەگرێتە دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و بە کۆی کۆمەکەکان کۆ ئەکرێتەوە بە لیژنەیەکی تایبەت ئەبرێتە ڕۆژئاوا و بە لیژنەیەکی تایبەت لەوێ دابش دەکرێت بۆ برایان و خوشکانمان لە ڕۆژئاوا. باشە کاک سۆران زیاتر هاوکاریەکان چی لە خۆیەگرێت ئەوەی کە تا ئێستا کۆکراوەتەوە؟ بە حکمیەوەی ئێمە دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بڕی مادی کۆکەنەوە ئێمە ئەو مادیانە تەنها پارە کۆکەینەوە بە حکمیەوەی ئێمە بتوانین بە زووترین کات دیگەینە دەست برا خوشکەکانمان لە ڕاستیە لەوانەیە تۆزە قورس بێ بۆ کۆکردنەوەی خواردن و شتومەک و بەتانی دۆشەک و ئەوانە بەڵام ئێمە وامان کردووە کە پارە کۆ بکەینەوە بۆی بتوانین بە زووترین کات دیگەینە دەست خوشکان و برایانمان. بەڵێ کاک سۆران لەو بارەیەوە کار ئاسانیتان بۆ هاوڵاتیان کردووە کە بە شێوازێک ئەو هاوکاریە داراییانە بگەنە بنکەکانی ئێوە بۆ نمونە لە چەمچەماڵ بێ یاخود لە هەر ناوچێکی تری گەرمیان بێ؟ بەڵێ ئێمە سنووقێکمان هەیە لە ناحیە شۆڕژ لە چەند ڕۆژی داهاتوودا سنووقێکی تایبەتمانە بێ لە ناو قەزای چەمچەماڵ بۆی خەڵکی چەمچەماڵ بتوانێت بە ئاسانی لەوێ هاوکاریەکان لە سنووقەکە بکەن و لێرەش ئەتوانن لە سنتەری گەنجان سەردانمان بکەن و هاوکاریەکان بۆ ناحیە شۆڕژ بگەێنن. ئەی بە ڕێگای ئۆنلاین کاک سۆران هاوکاریە داراییەکان کۆکرێتەوە؟ دوو ژمارەی تایبەتمان هەیە هەم فاسپەیە و هەم FIB ئەتوانن لە ڕێگەی ئەو ژمارەیانەوە کە ڕۆژانە لەسەر شاشەی کورسات دەرەکەوە و لە پەیجی مناڵپارێزی کوردستان بە بەردەوامی دابەزی ئەتوانن لە ڕێگەی ئەوە بیگەن بەدەست لەوێ داخلی بکەن و ئەگاتە دەستی ئێوە. باشە کاک سۆران پێشبینیتان بۆ ڕۆژانی داهاتوو چیە سەبارەت بۆ کۆکردنەوەی هاوکارە داراییەکان بۆ منە سپێنێ بێت ئێمە لە چەند ڕۆژی داهاتوو بەڵێ
ئێمە لە چەند ڕۆژی داهاتوودا پلان و بەرنامەی جیاوازمان هەیە لە سنووری قەزای چەمچەماڵ پەیوەندی بە کۆمپانیەکانی سنوورەکەواکەین و هەم پەیوەندی بە کەسایەتی و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدینەوە ئەو کەسانەی کە مامۆسایانی ئاینیەکەین کە زیاتر بانگەشەمان بۆ بکەن و بۆ توانین کۆمەکی زیاتر بۆ برایانمان کۆ بکەینەوە. خۆشبەختانە خەڵکێکی باش لەگەڵ کۆمپانیەکانی باش هاتوونەتە سەر خەت و پێیان باشە کە هاوکاریەکانیان بگەێنن بە دەستگای میدیایی کورسات و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە ئازانن لە ڕابردوودا بەدەستێکی ئەمینەوە ئەو کۆمەک و هاوکاریانە پارێزرا و ئەگا بە شوێنی خۆی. باشە کاک سۆران باسی کۆمپانیەکانت کرد ئەی بە دەنگەوە هاتنی سەرمایهداران یاخود بازرگانان لە چەمچەماڵ یاخود ناوچەکانی دەوروبەری چەمچەماڵ چۆنە بۆ کۆکردنەوەی هاوکاریداریەکان بە ڕۆژئاوای کوردستان ئەوان تا چەند بەدەنگ ئەو کەمپینەوە هاتوون کە لەلایەن دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەوە ڕاگەیەنراوە. پێم خۆشە لێرەوە سوپاسێکی تایبەتی سەرمایهدارانی سنووری قەزای چەمچەماڵ بکەم کە هەمیشە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان وەک دەستگای میدیای کورسات کە هەمیشە ئەو کەمپینانەی کە ئەم دوو شوێنە جوانەی کە کەمپینیان کردووە هەمیشە سەرمایهداران بە دڵێکی باش و بە دەستێکی پڕڕوو لە ئێماکەن و هاوکاریەکانیان نەگەێن ئێمە چونکە بەڕاستی ئەزانن کە ئێمە بە دەستێکی ئەمین ئەی پارێزین و ئەگەین ئەو شوێنەی کە مەبەستمانە. باشە کاک سۆران باست لە پلانی نوێتان کرد کە بەنیازن لە چەند ڕۆژی داهاتووە جێبەجێ بکەن ئەو پلانە تازانە چی هەر تایبەتە بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری داراییەکان؟ ئێمە پلانەکانمان بۆ چەند ڕۆژی داهاتوو چڕەکەینەوە و هەم بۆ ئەوەی کۆمەکی زیاتر دارایی کۆ بکەینەوە بۆ برایانمان لە ڕۆژئاوا ئەمەش لەگەڵ کۆمەڵە شوێنی تایبەت قساکەین بۆەوەی بتوانین کۆمەکەکان زیاتر بکەین تاکو زۆرتر سوود لە کۆمەکەکەمان ببینن لە ڕۆژاوە. بەڵێ کاک سۆران بە شێوەیەکی گشتی پێشنیار یاخود چ داواکاریەکەت هەیە بۆ هاوڵاتیان بێت بۆ کۆمپانیەکان بێت بۆ بازرگانان بێت بە شێوەیەکی گشتی یاخود من پرسیارێک کە بیرم چوو بێ پێت بڵێم. من لێرەوە داوا لە بەرپرسانی شار بەڕێوەبەری ناحیەی شۆڕەژ و کۆمپانیەکانی سنووری شۆڕژ وە مامۆسایانی ئاینی وە کەسایەتیەکان و داوایان لێکەین هەوڵی جددی بدەن بۆ زیاتر کۆکردنەوەی هاوکاریەکان بۆ برایانمان لە ڕۆژئاوا و سەردانی کەمپینەکەی ئێمە بکەن وەکو دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دڵنیایانەکەینەوە کە ئێمە بە دەستێکی ئەمینەوە هاوکاریەکان ئەگەینە برایانمان لە ڕۆژئاوا بۆیە دەستیان ماچەکەین ڕژایان لێکەین کە هاوکاری زیاتر بین بۆی بتوانین برایانمان لە ڕۆژئاوا بپارێزین هاوکاریەکانیان بگەینە دەستیان. پێشبینیت بۆ ڕۆژانی داهاتوو چۆنە بێ کاک سۆران لەگەڵ ئەوەی کە باس لەوە کرد کە میکانیزم و پلانی نوێ لە ڕۆژانی داهاتوە جێبەجێکەن بۆ کۆکردنەوەی زیاتری هاوکاری دارایی بۆ کوردانی ڕۆژئاوای کوردستان پێشبینی چۆنە بێ بە ڕۆژانی داهاتوو؟ پێشبینیەکان زۆر باشن بۆ نمونە کە ئابینین بە ڕێبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ لەسەر ئاستی قەزا خەریکی کۆکردنەوەی هاوکاریە و لە فەرماندەکان خەریکی کۆکردنەوەی هاوکاریەوە فەرمانگەکانی سنووری قەزای چەمچەماڵ خەریکی کۆکردنەوەی هاوکاریەکان بۆی بیگەێنن بە کەمپینەکەی ئێمە. بەڵێ بەڕێز سۆران بابا ئەمین بەڕێوەبەری سەنتەری چالاکی گەنجانی شۆڕش و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان زۆر سپاس کە ڕاستەخۆ لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بوون